دیارە ئەو خێزانانی لە ماوەی ڕابردووە لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیاوە سنوورداشی وڵاتی سووریا کران لە ئێستا لای شەڕبانانن لە سەرجەمیان پارێزراون و لە چاوەڕوانی ئەوین کە ڕێگەیەکی باش و گونجاو دەست بکەوێت کە سەرجەمیان بگەڕێنینەوە هەرێمی کوردستان. زیاتر لە 130 کەسن ئەچێتە نزیکی 140 کەسێک کە نزیکەی 20 خێزانیان تایە نزیکەی 60 نەفەریان کە ئەمانە خێزاندارن هەمیان پێکەوە زۆری نەشیان خەڵکی پارێزگای سلێمانی. بارەت بە گەڕانەوەیان ئێمە لەگەڵ هێزە ئەمنیەکان لە ڕۆژئاوای کوردستان و لێرە لە هەرێمی کوردستان لەگەڵ هێزەکانی دژەرتیرۆر بەردەوام لە تەنسیق و لە هەماهەنگیان بۆ گەڕانەوەیان بەڵام ئەوەیە کاتەکەی دیاری ناکرێت لەبەر سەلامەتی و پاراستنی سەرجەم ئەو هاوڵاتیان. سەرجەم ئەوانش هاوڵاتیانی کوردن بە لە نەتەوەی کوردن بەڵام سەرجەمیان خەڵکی ڕۆژئاوای کوردستان خەڵکی شاری کوبانێ و قامیشلون کە لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیا ئەوانیش لە تورکیا دەستگیر کراون دیپۆرتی هەر سووریا کراون هەر لە بابل هەوا تەسلیمی هێزەکانی جەبهەت نەسرە کراون.